سیروان و جیلان دوو هاوسەری تازە بەیەکگەیشتوون بە پشتبەستن بەو پەندەی کە دەڵێت لە دڵەوە بە دڵ یەکتری پەسەند دەکەین نەک لە چاوی سەرەوە تەنها بۆ ڕوخسارێکی سەرنجڕاکێش بڕیاریان داوە ژیانی هاوسەری پێکەوە بنێن. ئێستا ئەوان هێندە دڵخۆشن بە هاوسەرگیریان کە بۆ ساتێکی شپێکەنین لەسەر لێوەکانیان کۆتایی نایەت. جیلان دەڵێت گرنگ نییە سیروان خاوەن پێداویستی تایبەتە، ئەوەی گرینگە بۆ ئەو خۆشەویستە بێ سنوورەیە کە ئێستا لە نێوانیاندا هەیە. بە بەشداری 48 هاوسەری نابیست و نابینا و خاوەن پێداویستی تایبەت لە شاری سلێمانی ئاهەنگێکی هاوسەرگیری بە کۆمەڵ ڕێکخرا و خەڵاتی تایبەتیان پێبەخشرا. یەکترمان ناسی و هاوسەرگیریمان پێگەناوە زۆر دڵخۆشم بە هاوسەرگیریەکەمان. وەڵای لە ڕێکخراوەی خۆمان یەکترمان ناسیوە. تەنها بە دوواداچوونیان لە ڕووی چۆنێتی پرسیارکردنی ناخیەوە کردووە نەک لە ڕوخساری و لە کەمەندامی. زۆر دڵخۆشم پیرۆزبایشم هەیە بۆ هەموو هاوسەرەکان دەستخۆشیشم بۆ ئەو کەسانەیە کە ئەم یادەیان بۆ ڕێکخستوین بە تایبەتی بۆ کاکزایر بەڵام هیوادارم لایەنە بەرپرسەکان ئەمجارە هەستم بەکردنی ئەو کارە و داواکارم لە عایلی هەردوو لاش چی ئافرەت و چی پیا و کە ڕێگری نەکەن لە بەردەم هاوسەرگیری کەمەندامانە. بەڕێی من ئەو کەسانە ئەبێ لە شتێک بکۆڵنەوە کە ینی شتەکە لە دەسەڵاتی خۆیان بێ بۆن ئەوانەی کە لەم ئاهەنگەدا بەشداریان کردووە یا نابینا و نابیستن یاخود خاوەن پێداویستی تایبەتن پێشتر لە ڕێگەی ڕێکخراوی ڕۆشنای دڵ بە یەک گەیشتون. سەرۆکی ڕێکخراوەکە داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکات کار ئاسانی بکەن بۆ ئەو خاوەن پێداویستە تایبەتانەی پرۆسەی هاوسەرگیری پێک دەهێنن شوێنی نیشتەجێبوونیان بۆ دابین بکرێت. پەرلەمان کاراسانیە بکا بۆ ئانی کە ڕێژیان لە 100% نابینا بێت یاخود کەمەندامی سەر عەرەبانیان نابیست کە ژیانیان دابین کە بەڕاستی یعنی شوقەیەکیان پێ بن ساڵانە هەمووی ناگەنە 50 خێزان یعنی بۆ ئەوان شتێکی زۆر گران نییە. ئێمەوەتا بەو هەموو کۆمان کردوونەتەوە کە لە 100% نین ئەنی ڕێژەی لە 100%ەکان ناگاتە 10 کەس کە بتوانن کارێکیان وەکەن و ئاساکاریان بۆکەن بۆی پرۆسی هاوسەرگیری بۆیان ئاسان بێت. خاوەن پێداویستە تایبەتەکان لە ئێستادا کەمترین موچەیان پێدەدرێت و زۆرترینیان لە 150,000 دینار تێپەڕ ناکات. پێداچوونەوە بە ڕێژەی کەمەندامیش بەشێکی زۆری لە خاوەن پێداویستە تایبەتەکان نامبڕاو کرد. ئێستا دۆخی ژیانیان بە جۆرێکە ئەگەر خێرخوازان هاوکاریان نەکەن تێچی پرۆسەی هاوسەرگیریان لە ئەستۆ نەگرن خۆیان توانای داراییان نییە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.